وناوي هەڵەبجەمان هەیە کە ئەڵێن هەردا هەڵەبجەیەوە کە هەرچەند میرۆیی مێژوویەکە کە ئەڵێن گەندی نۆرماندی لە هاوبەشی هاوبەشێکی گشتیە لە قسە بکات. زۆر سوپاس بۆ بەڕێی جیهانی. دەیەها نەسمان هەیە داخۆکی لەسەر خزمایەتی و کەسایەتی و دۆسایەتی و جارێکی تر ئەردۆغان و سیستەمی حکومڕانی ئاکپارتی لە تورکیا بە بیانووی پاراستنی سوورەکانی و کۆتایی هێنان بە هەڕەشەی ئەوەی کە خۆی ناوی ناوە تیرۆر لەژێر پەردەی ئاەتەکانی قورئاندا هێرشێکی ناڕەوای بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێ کردووە. مێژووی بەریەکەوتنی کورد لەگەڵ دەسەڵاتی دەوڵەتی تورکیای نوێ و پێشتریش لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیەکاندا مێژوویەکە پڕێتی لە خوێن. بەداخەوە ئەمەوێت ئەوە بڵێم کە ڕژێمی دەوڵەتی تورکیای نوێ لە جینۆساید و قەتڵ و عامکردنی گەلانی ناوچەکەدا وەستاوە. لە دوای ڕێکەوتنامەی سیڤەر ناستاوە بە ویلایەتی مووسڵ کە تەنانە شارەکانی باشووری کوردستانی ژەگرێتەوە بە سلەیمانیۆم ناوچەیە کە ئێمەشی تیاین ئەوێ بیکات بە بەشێک لە پرۆژەی خەونە سوڵتانیەکەی ئەردۆغان و دارودەستەکەی. لە ڕاستی داوای کە لە ڕۆژاوا ڕوەدات بەشێکە لە سیاسەتێکی قێزەونی نێودەوڵەتی من داوا لە ئێوە ئەکەم وەکو ساڵح موسلیم گەورە سەرکردەی ڕۆژاوا بازەکە لە تۆڕی کۆمەڵایەتی لە لاپەڕەکانتان ئەو دیاردە دەڕندەی کە دەوڵەتی تورکیای فاشیست دژ بە ئینسانیەت و کوردانی ڕۆژاوا دەست بە ڕەوتە سیاسیانەی کە داعشان تێشکار ئەنجامی دەدا بڵاوی بکەنەوە. چیتان پێکرێ بە زمانە جیاوازەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانتان لەو کۆنتاکتانەی کە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانتانەوە هەتانە بەشدار بن بۆ گەیاندنی پەیامی دژمنکاریانەی دەوڵەتی تورکیا. ئێوە زۆرشتان پێکرێ لانی کەم ئەوەتان پێکرێ کە کەسوکارەکانتان تێبگێنن کە ئەوەی ئەردۆگانەی کە شتێک نییە لەگەڵ دینا تەبا بێ. نەزانی چۆن حەق بە خۆت ئەدەیت مەسەوەیە کە نەتەوەکە سوڵی